کردنەوەیەک بووە و بەڕێزانەی کە گوایە تڕاسواڵێتیان هاک بووە. بەڕێزانم بلوکچین بۆ ئەوەی دروست بووە کە هاک لە جیهانە نەمێنێ، واتە لە ڕێی بانکەکانەوە زۆر لە وڵاتانی پێشکەوتووەک و ئەمریکا و چەند وڵاتی تر کە ساڵانی ڕابردوو بانکەکان هاک دەکران، واتە هاکەرەکان زۆر بە ئاسانی دەتوانن ئەوانەی کە ئیشی هاکیەکەن دەتوانن بانکەکان هاک بکەن و بەڵام تڕاسواڵێت بە تایبەتی کریپتۆکارنسی کە پشت بە بلوکچینی دەبەستێ. بلوکچین واتە سیستەمێکی تازەیە لە بواری اقتصادی جیهانی کە بە هیچ شێوەیەک بلوکچین هاک ناکرێ بەڕێزانم. بۆیە تڕاسواڵێت کە پشت بە بلوکچین دەبەستێت دڵنیا بنەوەی کە هیچ کەس هیچ هاکەرێک ناتوانێت تڕاسواڵێتی هاک بکە. بەڵام لێرانە دوو تێبینیم هەیە بۆ ئەوەی بۆیەوە ڕوون بکەمەوە کە چۆن تڕاسواڵێتتان هاک دەبێت. بەڕێزم من چەندین ڤیدیۆ لەسەر تڕاسواڵێتم دروست کردووە کە چوونەوە بەشداری بکەن بۆ ئەوەی دراوەکانی ئەلکترۆنیتان لەناو تڕاسواڵێتی دابنێن یاخۆ هۆڵدی بکەن بۆ ئەوەی بتوانن لە داهاتوودا قازانجێکی لە هۆڵدکردنی ئەم دراوانە بکەن. لێرانە دوو تێبینی هەیە بۆ هاکردنی تڕاسواڵێت. کاتێک ئێوە تڕاسواڵێتی دروستەکەن 12 وشەتان دەدەتێ، ئەو 12 وشە بەڕێزانم بکەویتە دەست هەر کەسێک دەتوانێت تڕاسواڵێتی ئێوە هاک بکە. چکە زۆر برادەر کامنتیان بوو من نووسی بوو یاخود لە تەلەگرام و واتساپ پەیامیاندا بوو هاک کراینە. دڵنیا بە لەوەی بەڕێزم کە ئەو 12 وشەیە کە بیداتێ تۆ جزدانی پارەی دانەی و 12 وشەکەت دەدەتێ، ئەو 12 وشە لەلایەن کەسێکی ترە کە هاتیە تڕاسواڵێتی تو هاک کردووە، چونکە تڕاسواڵێتەرەکە گوتم لەسەر سیستەمی بلوکچینیە. ئەگەر ئەو 12 وشەکە لای خۆتە کەس لای نەبێ دڵنیا بە کە هیچ کەس ناتوانێت تڕاسواڵێتی تو هاک بکە، چونکە جزدانێکی پارەیە هەر وەکو سێوارەیەکەمەوە کە لەسەر بلوکچینە و هەموو دنیاش بێ هەموو دەوڵەتیش بێ ناتوانێت تڕاسواڵێتی هاک بکات. کاتێککە مۆبایلت فروشتووە یاخود هەر شتێکی تر من نازانم بە خود دەزانی، ئەو 12 وشەی جەنابەت لەلایەن کەسێکی تر بووە و بەکاری هێنەوە بۆ ئەوەی ترانزێکشن لەناو تڕاسواڵێتی تو ئەنجامی داوەوە توانیتی کە دراوەکانی تۆ لەناو تڕاسواڵێتت ڕابکێشێ، بەم شێوەیە تو هاک کراوی. ئەگەریش نە کاتێکەوە لە ئیردرۆپەکان تێبینی دوام کاتێکەوە لە ئیردرۆپەکان بەشداریەکەم بەڕێزانم کایە ئەو تڕاسواڵێتەی کە جزدانی پارەی تایبەتی ئەوەیەوە دراوتان لەناو هۆڵدی کردووە بۆ ئیردرۆپەکان بەکاری مەهێنن، جزدانێکی پارەی تر دابنێن تڕاسواڵێتێکی تر دابنێن بۆ ئیردراپەکان بۆ ئەوەی خوا نەخواستە لە ڕێی ئیردرۆپەکانەوەش جزدانی پارەی تو هاک نەبێ. هەرچەندە ئەمە زۆر لە 1001% زۆر کەمەکە بەم شێوەیە تڕاسواڵێت هاک بکرێ، بەڵام بۆ ئەمنیەتی تڕاسواڵێتەکەت وا باشترە کە جزدانی پارەکەت ئەوانەی کە بوو هۆڵدت دانەوە تایبەت بێ و جزدانێکی تر دابنێ بوو ئیردراپەکان بۆ ئەوەی خوا نەخواستە تڕاسواڵێتی تو هاک نەبێ. وا سێیەمیش ئازیزان ئەوەیە کە هەر کاتێک کە بینیت دراوێک سەر بەخۆ لەناو تڕاسواڵێتی تو زیاد بووە تکایە کلیک لەسەر ئەو دراوەی مەکە، دراوەکە بڕوو یەکسەرە ڕەش بکەوە، چونکە ئەمەش کە زۆر زەعیفە بۆ ئەوەی هاک بکرێت، بەڵام بۆ ئەمنیەتی تڕاسواڵێتەکەت وا باشترە ئەو دراوەی کە سەر بەخۆ لەناو تڕاسواڵێتت زیاد بووە یەکسەرە تۆ ڕەشی بکەیتەوە بۆ ئەوەی خوا نەخواستە سبەی زەرەرێکی بۆ جزدانی پارەکەت نەبێت.